بینەرانی بەڕێز لە هەرکوێ گەنم کاتەوە هەموو کاتێکتان باش سڵاوی بەرخودانی ئەفرینتان لێبێ لە بەرنامەی ڕاوێ ڕۆژ لە خزمەتی ئێوەی بەڕێزداین بێگومان بەرنامەی ڕاوێ ڕۆژ ئەم جارەش هەروەکو بەرنمەکانی پێشوت تایبەتە بە ئەفرین و بەرخودانە بەشکۆکەی کە 11 شەو ڕۆژی پڕ کردوێتەوە ئەم شەو لە بەرنمەکە وێڕایەوەی کە هەندێک هەواڵی نوێ و هەروە دۆسیە و زانیاری بۆ ئێوەی بەڕێز دەگوازینەوە لەگەڵەوەشدا لەگەڵ چەند میوانێکی بەڕێز شرۆڤە و ڕاوەی بارودۆخی ئەفرین دەکەین بۆ مەبەستە لێرە لە ستۆدیۆ میوانداریمان کردو لە بەڕێزان فیان کەمال چالاگوان و هونەرمەند زۆر بەخێر بێن خاتوڤیان هەروە ئارگەش ئارین چالاگوانی سیاسی بەڕێزیشتان زۆر بەخێر بێن ئەلبەتە لە باشووری کوردستانی شۆ ئەگەر گرفتمان بۆ نێتە پێشەوە لە ڕێگەی تەلەفۆن و سکایپ و ڤایبەرەوە بەڕێزان سالار مەحموود پەرلەمانتاری هەرێمی کوردستان هەروە مەلا عەبدوڵڵا کەلاری وتاربێژی مزگەوتی گەڕەکی ئازادی لە شاری کەلار لەگەڵماندا بەشدار دەبن. سەرەتاش بە دۆسیەیەک دەست پێ دەکەین لەسەر دوایین هەواڵ و زانیاریەکانی شەڕ و بەرخودانی دوێنێ و ئەمڕۆی ئەفرین. لە دوێنێەوە تا ئەم ساتانە لە بەرەکانی شەڕ لە هەر چوار دەوری ئەفرین شەڕ و پێکدادانێکی زۆر قورس ڕوودەدەن. شەڕبانانی هێزەکانی سووریای دموکراتیک بە قارەمانێکی مەزنەوە ڕوبەڕووی هێرشەکانی دەوڵەتی تورک و تاقمەچەتەکانی دەبنەوە. لە ناوچەی شەڕای ئەفرین شەروانان هێرشێکی فراوانی دوژمنیان تێکشکاندووە و بەو هۆیەوە ژمارەیەکی زۆر سەرباز و چەتە کوژرا و بریندار بوون. هەروەها لە دەوروبەری گوندی مەرعانەز تانکێکی دیکەی ئەرتەشی تورک بە تەواوەتی تێکشکاوە و سەرجەم سەرنشینەکانی کوژراون. لە گوندی خەلیلی شەڕێکی دژوار لە نێوان شەروانان و سەربازانی تورک و گروپە چەکدارەکانی ڕوویدا و شەڕ تاوەکو ئەم ساتانەش بەردەوامە. شەروانان بە موشەکباران هێزەکانی دوژمنیان دوورخستۆتەوە و تێکیان شکاندون. سوپای تورکیە لە دوێنێەوە بەچڕی ئەو گوندە و دەوروبەری بە فڕۆکەی جەنگی و بە تۆپخانە و ڕۆکێت بۆردمان دەکات و هاوکات لە زەمینیشەوە بە سەدان سەرباز و بە سەدان چەتەی لەبەر بەیانی ئەمڕۆ هێرشیان داوەتە دەستپێکردن لە دژی ئەم گوندە. ئەمە و بە درێژایی دوێنێ و ئەمڕۆژ فڕۆکە جەنگیەکانی ئارتەشی تورک بەردەوام بۆردمانی بەرەکانی شەڕیان کردووە. بەهۆی بۆردمانەکانەوە لە ناوچەی بولبولی سەر بە کانتۆنی ئەفرین ژمارەیەک هاوڵاتی مەدەنیش بریندار بوون. بە پێی زانیاری سەرچاوە خۆجەیەکان فڕۆکەی سێخۆریش بێناوبەر بەسەر ئاسمانی ناوچەکەدا دەسوڕێتەوە. هەروەها لەلایەکی دیکەوە فڕۆکەکانی ڕەژیمی تورک چەندین جار گوندەکانی دەمیداش و عەرەبیەی سەر بە ناوچەی شەڕای بۆردمان کردووە. هاوکات شەڕ و پێکدادان لە چەندین شوێنی گوندی ماملای ناوچەی ڕاجووە. بەردەوامە و فڕۆکەی بێفرۆکەوانیش بەسەر ناوچەکەدا بەبێ وچان دەسوڕێنەوە. ئەمە و کۆمیتەی ڕاگەیاندنی یەکینەکانی پاراستنی ژن یەپەجە لە ڕاگەیاندراوێکیدا شەهید بوونی ڕۆژنامەوانێکیان ڕاگەیاند و ئاشکرایان کرد. ڕۆژنامە نووسان بە مەبەستی ڕۆماڵ و خستنە ڕووی ئەڕاستیەکان کە لە ماوەی 11 ڕۆژی ڕابردوودا بە شەو و بە ڕۆژ لە بەرەکانی جەنگدا بوون. ڕۆژی 27 مانگ گروپێکی سەر بە سوپای تورک هێرشیان کردە سەر ڕاجۆی کانتۆنی ئەفرین. شەروانانیش وڵامی ئەو هێرشانەیان دایەوە و ژمارەیەکی زۆر لەو خاڵانەیان وەرگتەوە کە کەوتبوونە دەستی هێزە تێرۆلیستەکانەوە. لەو چوارچێوەیەشدا ئەندامێکی ڕاگەیاندنمان بە ناوی ئاڤرین مەحسووم کە بەرخۆدانی شەروانانی ڕۆماڵ دەکرد گەیشتە پلەی شەهادەت. تێکۆشەر ئاڤرین مەحسووم خاوەن هێز و ڕۆحێکی شۆڕەشگێرانە بوو کە لە کاری ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسی شەڕدا بەبێ هیچ دوودڵیەک لە هەموو شەڕەکاندا وەک شەروانێکی یەپەژە لە تەواوی سەنگەرەکاندا جێی دەگرت. لە کۆتاییدا کۆمیتەی ڕاگەیاندنی یەپەژە ڕادەگەیەنێت وەک هەموو ئەندامانی کۆمیتەی ڕاگەیاندنی یەکینەکانی پاراستنی ژنانەوە بەڵێن دەدەین کە ڕێگای شەهید ئاڤرین تۆڵهەڵدان وڵات و هەموو گیان پاکانی شۆڕش ڕووناگرا بگرین و ئەو ڕاستیانە بڵاو بکەینەوە کە ئەوان هەردەم دەیانەویست بۆ ڕای گشتی و جیهانی ڕابگەیەنن. بەڵێ بینەرانی بەڕێز دێنە خزمەتی میوانانی عزیز خاتوڤیان کەمال لە بەڕێستەوە دەست پێ دەکەم. پێش بەرنامەکە بەڕێزت ئاماژەت بۆدا ئامانج لە سڤیلەکان کە ڕژێمی تورک زیاتر ئەوان دەگرێتەوە هەندێک هەست و شرۆڤەی لای بەڕێزت دروست کردووە. پێ دوایە بۆچی ڕژێمی تورک بەم شێوازە سڤیلەکان دەکات ئامانج؟ بەڵێ ئێمە ئەگەر بین باز سەرەتا باز لە پێش دەستپێکردنی ئەو ئۆپراسیۆنە دژمنکاریانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ئەفرین بین سەرەتا باز لەوە بکەین
تورکیا هەستا بە دروستکردنی سێ کەمپی دروست کرد پێشەوەی لە پلانیا بوو کە هێرش بکاتە سەر ئەفرین. سەرەتا سێ کەمپی دروست کرد. ئەم سێ کەمپە تورکیا پێشبینی ئەوەی ئەکرد کە گوایە خەڵکی ئەفرین ئاوارە ئەبن و ئەچنە ئەو کەمپانەوانی و دەست بە سەریانە ئەگرێ بۆ دوو مەبەست ئەو کەمپانی دروست کرد و ئەو هێرشەشی کرد و وای ئەزانی خەڵکانی ئەفرین هەموو ئاوارە ئەبن و ئەچنە ئەو کەمپانی بۆیە سڤیل دەکات ئامانج بۆی جێواری خۆیان بەجێبڵن بچنە ئەو کەمپانە. ئەوەی ئاوارە بن و جێگەی خۆیان بەجێبڵن و بچنە ئەو کەمپانی کە ئەو دروستی کردووە پێش هێرشەکە. دروستکردنی ئەو کەمپانە بۆ ئەوە بۆ کە بتوانێت ئەوانەی کە ئاوارە ئەبن و ئەچنە ئەوێوانێ سیاسەتی مرتەزەقەی خۆیان بەسەریانە پسەپێنێ. بەڵام ئەمە بەڕاستی دەوڵەتی تورکیا زۆر با بڵێن خوێندنەوەیکی زۆر هەڵەی کردبوو بۆ خەڵکانی ئەفرین و بۆ کورد و ئەو تەجروبەی هەبووە ئەبوایە مۆڕاڵ و هێز و توانای کورد و ئیرادەی کورد و ئەفرین و ڕۆژئاوا ئەمانەی ئەبوایە بزانیایە نەک کە ئەزانێ ئەوانە ئاوارە نابن. و لە ئەوە ئەمڕۆ ئیسپاتەن بۆ قسەکەی منیش ئەمڕۆ 11 دانە ڕۆژە هێرشێکی قورس بەردەوامە هێرشێکی چڕ بەردەوامە بەڵام خەڵکانی ئەفرین بە هەموو پێکاتەکانەوانێ بەرخۆدانیان ئیسپات کردووە و ماو نەتەوانێ و نەچوونەوە کەمپانێکە پێشبینیەکە چەقیون لە جێ خۆیانە و بەرخۆدان ئەکەن کە ئەمە تووشی با بڵێن تورکیای تووشی شۆک کردو لە هەمان کاتیشە دەوڵەتانی دەرەوە و نەتەوەیە گرتوەکان و کە سەرەتا ئەوانیش ئەو پێشبینیان هەبوو و خۆشبەختانە هەموو دنیا تووشی شۆک بووە لە بەرامبەر ئەو هێز و ئیرادەی ئەفرینە. نوانوێتی باشە بەڕێز ئارگەژارین خاتوڤیان دەڵێت تورکیا خوێندنەوەی نەبووە بۆ ئەفرین. بەڕێزت چی دەڵێ لەسەرەوە یا خوێندنەوەکەی هەڵە بووە؟ ڕاستتر بڵێ بێگومان سەرەتا پێویستە بەر لە هەر شتێک سڵاو و ڕێزی خۆمان پێشکەشی ئەو بەرخۆدانە مێژی و دیرۆکێ بکەین کە لە کانتۆنی ئەفرین و بە تایبەتی ڕۆژاوای کوردستاندا خۆراگرێکی بێوێنە و قارەمانە لە ئارادایە. ئەمڕۆ 11 ڕۆژی ئەم بەرخۆدانەیە بەشە و بە ڕۆژ لە بەرەی سەنگەردان و هەموو شەڕوانانی یەکینەکانی پاراستنی ژن و یەکینەکانی پاراستنی گەل و قەسە دەشدە ناودا و تەنانەت هەموو گەلی کانتۆنی ئەفرینیش بەیەکەوە هاودەنگ و یەکڕیس بەرخۆدان دەکەن لە بەرامبەر درڕندایەتی هێژی داگیرکەری دووەم هێزی داگیرکەری ناتۆ و چەتەکانی سەر بە تورکیا. وەک ئەم بەڕێزەش ئاماژەی پێکرد بێگومان خوێندنەوەی وەکو خوێندنەوەیەکی بەرتەسک بوو وەکو کۆبانی شتەکەی دەنرخان کە گویا دەتوانێت بە پێشنگایەتی یا بە دەست پێشخەری و یارمەتیدانی لەباری لەجۆستیکی و لەباری تەخەمەنی و لە هەموو جۆرە پێداویستیەک وەکو پشتیوانی لە داعش کرد. ئێستاکەش بە ماسکێکینەوە بەخۆی زاتن هەر ئەویش هەر داعشە بەڵام هێندێک ناوەکە و ناوەڕۆکان گۆڕاون وەکو چۆن پەلاماری کۆبانیاندا وای ئەزانی ئێستاش دەتوانێت لە ماوەیەکی کەمدا بتوانێت بچێت ئەوێ بگرێت. بێگومان ئەگەر لە کۆبانی تێکشکە لە ئەفرین دەقات باشتر تێک دەشکێت لەبەرەوەی وەک خاتون ئاماژەی پێکرد حازری و ئامادەکارێکی کە لە وێ کراوە بێگومان لەگەڵ کۆبانیە زۆر جیاوازە. هەلومەرجێکی کە ئێستاش گەلی کورد تێدایە بە ئەزمونێکی کە لە شەڕی کۆبانی وەریگرتەوە بە دژی داعش و چەتەکانی سەر بە تورکیا هەموو ئەو گروپانی هەر لە ئیخوان الموسلیمینەوە بگرێت لە ئەنسار الئیسلام جەبهەت النوسرا و هەموو ئەو هێزانەی کە هەر ڕۆژە و بەناوێکەوە بە تایبەتی ئارتەشی ئازادیش کەیتر بەناو ئارتەشێکی ئازادە دروستکراوەی کوردی تورکیە تێبینێکی جوانە دەجێدا وایە زانی کە بە ماوەیەکی وەکو فتووا زاتن وەکو فتواش ڕایانگەاندووە هەموو مەلاکانیان لە مزگەوتەکان باسی وایە کرد کە نانی نیوەڕۆ لە خوانی نیوەڕۆمان لە ئەفرین دەبێت ئێستا ئاسان لە شتەکە نەوی بوون. ڕاستە دوو ڕۆژەشە هەم سەرۆکی با بڵێن فەرمانداری گشتی ئارتەشی تورکیا هەروەها ئەردۆغانی دیکتاتۆر دەنگۆی وە دەکەن کە دەسن لەسەر تەپەی قەستەڵێ دیمەن و ئەلبەتە ڕۆژنامەوان زەمان نووسینێکی لەسەرەوە هەبوو دەڵێ هاتن پێیان وتین خۆتان ئامادەکەن ئێستا دەتان بینەوێ ئەڵێ بەڵام پاژەوە هیچ دەنگێک نەما ئەڵێ ئەوە شەرمەزاریەکی زۆری لە ناو دەسەڵاتداری دروست کردو ینی شکستێکی گەورەش نیشان دەدا لە کاتێکتا تۆ هەموو دەستگای ڕاگەاندە کۆ بکەیتەوە. باشە لێدوانێکی بەڕێز ئالدار خەلیل هەیە با گوێویست تێویژبین پاشان بەڵێ
بەڵێ ئێستا بەڵام بەر لەوەی ئەو لێدوانەی هەڵدار خەلیل بدەین هاوکارانمان دەڵێن ڕۆژنامەوان ڕۆژ موسا لە بەرەکانی شەڕی عەفرینەوە لەگەڵماندایە و دوایین زانیاریمان پێڕادەگەێنێ. بەڕێز ڕۆژ موسا دەم باش ئاگاهین و چی هەیە دەربارەی شەڕ و بەرخودانی سەردەم لە عەفرین؟ بەڕێز ڕۆژ موسا دەم باش ئەگەر گوێت لە دەنگی منە دوایین ئاگاهی لەسەر عەفرین چینە؟ ڕاست ڕۆژەی ئەوزەمی ji berxwedana Efrînê destpêkê dembaş bû wa temeşebanên hêjar îro rûja Yezdemînê berxwedana serdemê li Efrînê bû li astekî nû ji berxwedana hat meşandin gela Efrînê têkoşîna xwe bi astekî bilind beramberê êrişên artêş dewlet dagirkariya Tirkiye çetên wî de berdewam kir. Yani wek dîmenên wêneyên ku ser ekranên televîzyonan dezgehên çapanînehî siya kirine ew kumkujiya wan îro li nêzî nêzî navenda navçeya Racû ku bombarandina ser sivîlan encam wê de sî sivîl birîndar bûn niha xestê dane dayîkê ku bavek li her du lingê wan hatin qut kirin yani ev yek ji kumkujiyên artêş dagirkariya Tirkiye îro bîn ku li navçeya Racû pêk anîn. Ferenserî kantonê êriş pêvçûn navberê hêzên Qesedê Sûriya hêzên Sûriya Demokratîk Qesedê her wa artêş dagirkariya Tirk berdewam in yani Hawqas êriş ku beramberî ji êhêlî artêşa dagirkariya Tirkiye meşûye ve êrî de asa hêdî derbas bûye dimeşe. Bak me xiya kirî hêzên yekekî ku doxiniya xwe da zatî fermandarên wan de ziyaretmer ji bo wan xiya kiribîn gotibîn tê dibêjin ku em vê erdê ne wan bimînin vê erdê çawa me li îro dezgehên çapemêncê gotin me per çay Parsê ku piranî wan gotin êzidiye me girtî tiştî wisa me derawandin gotin tiştî wisa me hêzên me mîven ser vê çiyayî êriş pêçûn ser vî çiyayî berdewam in navberê me wan çeteyan da hewldanên wan derbasbûna komplît astekî bilind her roj bi roj bi balafirên şerê Tirkiye bi Obîsa her wiha li zînî begahî berdewam in. Yani serenserî kontinê taybet navçeyên em bêjin navçeyên Tindrêsê wek gundê Hemamê wisa pêvçûn heye li gundê Mamila gundê Xelîl gundê Emera navçeya Racû Mobet pêvçûn heye tûbaranê Obîs her wiha tûbaranên balafirên şer îro navenda navçeya Racû gundewarên wê wek gundên Elbîskê Edema Emera Mamila hemû bin tûbaranê êrişê wan dabîn her wiha li navçeya Tindrêsê jî gundê Hemamê derdûrê wê tepeyên wê ciyên stratejîk dîda bên armancê hewldanê derbasbûna wan hebî beramber wî bersidanî Qesedê ku ew hêz çikan yani vedan dixwazin xiyatin dîza berxwedanî rojê Yezdemîn de dimeşe rast e ama dîza ne tenê hêzên Qesedê tenê tê meşandin yani hêrê gelên sivîl ku piştgirî Qesedê piştgiriya wan ku berdira xurt dastekî bilind derdikeve hewlê yani ger ne tensîqekî ne yek وکازیک ببورین کاری که هفتش داستی دیبلند گوی برخوردانی داسته نباید نشاندن یعنی خیابی زد یازار و جان حینا ریشن دلو دکرکه شکینه هاکوس هوبیتی هاکوس تکنیک هاکو ارتش ورانبر عفین پیش شغلاندن کس نکو انتگاه پیش دباتونه همو گندن عفین ها سرها تدی هاکو پرانی گندن عفین من دست قصد دانه کشتی وال سر میدان کو دزگان چوپمانی ترک خیال دکی کو پرانی گند که دسوان سر عرضه نینه بەڵێ باشە ڕۆژ موسا ڕۆژنامەوان لە عەفرینەوە زۆر سپاس بۆ بەڕێز سپاس بۆ ئاگاهی و زانیاریەکان کاتی خۆش بۆ بەڕێستە. بەڵێ دەچینە لای لێدوانێکی ئەڵدار خەلیل هاوسەرۆکی دەستەی بەڕێوەبەری تەفگەری کۆمەڵگەی دیموکراتی تەفدەم کە ڕایگەیاند و ئێمە هەر لە سەرەتاوە پشتمان بە کەس نەبەستەوە بەڵکو پشتمان بە گەلەکەی خۆمان بەستووە و هەڵوێست گەلێکی زۆریش سەبارەت بە عەفرین دەخاتە ڕوو. ئەڵدار خەلیل هاوسەرۆکی دەستەی بەڕێوەبەری تەفگەری کۆمەلگای دموکراتیک تەفدەم هێرشی دەڕۆژەی ڕەژیمی تورک بۆ داگیرکردنی ئەفرین و بەرخۆدانی سەردەم لە بەرامبەریدا هەوکات هەڵویستی لایەنە نێودەوڵەتیەکان و کۆبوونەوەی سوچی هەسەنگاندووە و ڕایگەیاند دووهەمین هێزی ناتۆ بە هەموو تەکنۆلۆژیای خۆیەوە ماوەی دەڕۆژە کە پێی ناوەتە 11مین ڕۆژی هێرش دەکاتە سەر کانتۆنی ئەفرین ئەوە بۆ خۆی نیشان دەدات کە لە ئەفرین خۆراگریەکی مێژووی لە ئارادایە و دەوڵەتی تورکیە هیچ شانسێکی سەرکەوتنی نییە و لە بەردەوامی لێدوانەکەشیدا ڕادەگەیەنێت لە چەند ڕۆژی ڕابردوودا لەگەڵ زۆر لایەنی نێودەوڵەتی دانیشتوین و گفتوگۆمان هەبووە و چەندین نامەشمان ناردووە بۆ لایەنە جیاجیەکان لەلایەکی دیکەوە
لایەنەکان هێرشی تورکیا و ئەردۆغان وەکو کارێکی دژە مرۆڤانە دەبینن و پەیان وایە کە ئەوەی ئەردۆغان دەیکات زیان بە پلان و پرۆژەکانی چارەسەری خەیرانی سووریە دەگەیەنێت و ڕێگە بۆ زیندوو بوونەوەی داعش دەکاتەوە. بەڵام ئەو دەوڵەت و لایەنانە کە زۆرێکیان لەگەڵ تورکیا ئەندامی ناتۆن نایەن هەوێت لەگەڵ تورکیا ببنە دوژمن لەبەر ئەوەی دەزانن ئەگەر دەوڵەتی تورکیا بیەوێت زیانیان پێ بگەێنێت ڕێو ڕێبازی زۆری لەبەردەستدا هەیە. داعش بە فەرمانی ئەردۆغان دەجوڵێتەوە بۆ ئەوەی ئەردۆغان فەرمانی هێرش نەدات ناخوازن ڕوبەڕووی ببنەوە. بریتانیا جارێک پەیامێکی دا دوای ئەوەی کە ئەردۆغان وەڵامی دایەوە داعش لە لەندەن چەندین هێرشی پێکێنا. هەروەها لەسەر هەڵویستێکی بچووکی فەرانسا پاریس بوو بە ئامانجی هێرشەکانی داعش لە ئەڵمانیا لەسەر کۆچبەران هەرایەک دروست ببوو. دەوڵەتی تورکیا هەڕەشەی کرد. ئەردۆغان هەندێک کارتی دیکەی بەو جۆرەی لە دژی ئەوان بەکاردەهێنێت و لەبەردەستیدا هەیە. لەلایەکی دیکەشەوە لە نێوان ئەو دەوڵەتانە و دەوڵەتی تورکیادا پەیوەندیەکی قوڵی ئابووری و بازرگانی بەهێز هەیە. بەهۆی بەرژەوەندیەکانی ئابوووریەکانیانەوە گۆی خۆیان لێ بێدەنگ کردووە. هاوسەرۆکی دەستەی بەڕێوەبەری تەفدەم ئاڵدار خەلیل لەسەر کۆبوونەوەی سوچیش ڕادەگەیەنێت ئێمە هەموو کات لایەنگری چارەسەریەکی سیاسین و لەکوێ هەوڵدانێکی بەو شێوەیە بێتە ئاراوە بێگومان پشگیری لێ دەکەین. بە ئەرێنی لە دانیشتنی سوچی دەروانین بەڵام رووسیا لەبەر بەرژەوەندیەکانی خۆی لەگەڵ تورکیا ڕێککەوتنی ئەنجامدا تا هێندێک گروپی جیاجیا بەشداری دانیشتنی سوچی ببن. ئەو پلانەی رووسیا سوچی سەروبن کرد. ئەو ئەنجامەی کە دەبوو لە سوچی چاوەڕوان بکرێت ئیدی چاوەڕوان ناکرێت و بەدی نایەت. ئایا لە دۆخێکی ئەوهادا کە فڕۆکەی شەڕ ئارامترین و ئاشتیانەترین هەریم بردومان بکات دەکرێت دانیشتنی ئاشتی بەڕێوە بچێت؟ لەو هەلومەرجەدا شتێکی ڕاز نییە کە ئێمە بەشداری کارێکی وەکو سوچی بکەین. لە هەمان کاتیشدا بێ ئەنجامیش دەبوو. بۆ خۆیان هەندێک پلیانیان لەسەر سوچی ئامادە کردووە چون دانیشتەکانی ژەنێف و هەموو دانیشتەکانی دیکە بێ ئەنجام ماونەوە. ئێمە پێمان وایە چارەنووسی سوچیش هەر بە هەمان شێوە دەبێت. لەلایەکی دیکەوە ئاڵدار خەلیل دەربارەی هەڵویستی رووسیا و ئەمریکا و هێزەکانی دیکە لە بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر ئەفرین لە بەردەوامی لێدوانەکەیدا ڕادەگەیەنێت هەوڵ و جوولەی رووسیا و ئەمریکا و هێزەکانی دیکە بۆ ئێمە گرنگ نین. ئێمە قەت پشتی خۆمان بەوان نەبەستووە و هەر لە یەکەم ڕۆژەوە هێزی گەلەکەمان بە بنەما وەرگرتووە. ئێمە بەو هێزەوە خۆراگریمان کردووە و خۆراگریش دەکەین. هەر بەو هێزەشەوە سەردەکەوین. هەروەک چۆن لە هەریمەکانی دیکەی باکووری سووریا و ڕۆژاوادا سەرکەوتین لە ئەفرینیش بە هەمان شێوە سەردەکەوین. لە ئێستادا سوپای داگیرکەری تورک بە فڕۆکەی شەڕ و چەکی خورس هەریمی سیڤیل نشینان بردومان دەکات و بەو شێوەیە دەیانەوێت گەلەکەمان لە ماڵ و حاڵی خۆیان دەربکەن و چەتەکانی خۆیان لەو هەریمانە نیشتەجێ بکەن تا لەو ڕێگەوە دمۆگرافیای هەریمەکە بگۆڕن. یاسای شەڕ پێشێل دەکەن و تاوانی شەڕ ئەنجام دەدەن. بۆم بەسەر گوند و شار و نەخۆشخانە و قوتابخانە و ژن و منداڵ و هەر شتێکدا دەبارێنن. هەموو ئەو چەتانەی بەشداری هێرشی سەر ئەفرین بوون چەتەکانی داعشن کە تەنیا ناو و ڕەنگی خۆیان گۆڕیوە. داعش کە لە ڕەقا و دێرەزور و هەریمەکانی دیکەی ڕۆژاوا و باکووری سووریەدا لە ناوچ بوو. ئەردۆغانی دیکتاتۆر دەیەوێت بە ناوێکی دیکەوە و بە شێوازێکی نوێ لە ئەفریندا زیندویان بکاتەوە. بەڵام هەموو ئەو پلانانەیان خەونی و خەیاڵی خاون بە تێکۆشان و بەرخۆدان جارێکی دیکە شەڕی دموکراسیەت لە دژی داگیرکەری و دیکتاتۆریەت سەردەکەوێت. بەڵێ بینەرانی بەڕێز دێنەوە خزمەتی میوانانی ئازیز خات و ڤیان. دەوڵەتی تورکیا ئەڵبەتە پێشەوەی ئەم هێرشەی بکاتە سەر ئەفرین بە چەند ساڵێک بە چەند مانگێک پێشەوە هێرشەش کۆمەڵێک ئامادەکاری کردبوو لە سەر سنوور. ینی ئەو ئامادەکاریانە ئەگەر ئاماژەیان پێ بدەینەوە خراپ نین. بەڵێ خۆی لە ڕاستیە مەسەلەن دەوڵەتی تورکیا زۆر دەمێکە ئامادەکاری کردووە و هەوڵێکی زۆری یاوە کە لە بەرنامەیە بووە کە هێرش بکاتە سەر ئەفرین چونکە زۆر دەمێکە خەریکە ئامادەکاری ئەەکە لە دوو حاڵەتە ئامادەکارەکەی هەموو کو جغرافیا دەوڵەتی تورکیا هات ئەو ڕێگایی هەر هەموو بە هەزاران دارزەیتونی هەڵکەن بە چیمەنتۆ دیواری لێیاوە ئەمەی کە بۆ کردووە چکە سیقەی نەبووە بەرامبەر بە سەربازەکانی
کە هێزەکەی پاشەکشە بۆی پاشەکشە نەکات هاتووە ئەم با بڵین دیواری دروست کردووە چاڵی دروست کردووە خەندەقی لیاوە ئەمەی کردو ئەمەی کردو بۆ ئەوەی هێزەکەی هێزی دەوڵەتی تورک کە چوونە ناوە بۆ هێرشکردنە سەر ئەفرین دەرفەتی گەڕانەوە و پاشگەزبوونەوەیان نەبێت بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبینین هێز پاشگەزە بێتەوانێ ئەوە 11 دانە ڕۆژە بەرامبەر بە ئیرادە و توانایی بەرخۆدانی خەڵکی ئەفرین بە هەموو پێکاتەکانەوانێ بەرامبەریان وەستاو نەتەوانێ ئەو جێشە زلهێزەی تورکیا بەڕاستی ئەکرێ بڵین جێشێکی زلهێزە چکە زۆر دەمێکە ئامادەکاری بۆ هەڵبەتە لە چاو هێزەکانی دیکا زلهێز بوو ێستر لە دوای بەرخودانی ئەفرینەوە زلهێزی نەما بە بۆچوون و بە ئامادەکاری تورکیا خۆی هەڵبەتە بە هەموو پێوەرێکی سەربازی ڕاستە پێوەرێکی سەربازی ئەتوانین ئێمە بڵین هێزێکی زلهێزە بەڵام لە توانای فیشەڵ دەرچوون بەرامبەر ئیرادە و توانایی هیچیان پێ نەکرا ئەوە تا بە تەیارە بە تانک بە هەموو شتێک هێرش ئەکات هەر لە پاشگەزبوونەوە هیچیشی پێ نەکراوە زۆر باشە بەڕێزارگەشت بەڕێزە چی دەڵێ هەڵبەتە و دیوارانەی کە دروست کران سەرەتا خەڵک ئەمە سەرنجێکی ینی جێ ئەوەیە کە مرۆڤ زیاتر قسەی لەسەر بکە ئەمەی لەسرم دیوارەکە خات و ڤیان باسیەکە پێشتر وا دەزانرا بۆ دابڕاندنی یەکێک لە ئامانجەکانی بۆ دابڕاندنە بەڵام وەکو خاتوڤیان ئاماژەی پێدەدا زیاتر مەبەستیانەوە بۆ سەربازەکان و چەتەکان نەتوان بە ئاسانی پاشەکشە بکەن و بەردەوام من لە شەڕکردن بێگومان تێبینێکی جوان ئەوەی کە بەڕێز ڤیان ئاماژی پێدەکە ئەوەی کە ئەو سەربازانێک کە دەربازی ئەو دیوان دەکەیان ئەو چەتانێکە گرێدراوی خۆی ئەو هێرشەی ئێستا لەگەڵ هێرشەکانی ڕابردوو هندێک جیاوازەکە شێوەیە لە ڕابردوودا ماسکی ئەردۆغان لە هێرشدا بوو بەڵام ئێستا ئەم جاریان زۆر جیاوازەیتر دووەم ئەرتەشی زلهێزی ناتۆ وەک ئاماژەمان پێکرد پێشتریش ئەرتەشی تورکیە بە فەرمی و ڕاستەخۆ خەریکە پەلاماری هەموو دەستکەوتە پیرۆزەکانی ڕۆژاوای کوردستان و بە تایبەتی کانتۆنی ئەفرین دەدات چاوی هەڵنایە بەو شێواز و سیستمە بەڕێوەبەرەی دیموکراتیەی کە لە ماوەیەکی کەمی چەند ساڵەدا سەرەڕای هەموو پەلامار و زەخت و زۆر و گوشارەکانی کە لەسەریان بوو شێوازێکی ئەتنیکی پێکاتەیەکی ژیانی گەلانی بەیەکەوە بە ئاشتیانە پێکاتووە حەول و تەخەلاوی بە تەواوی هێز و قووەتی خۆیەوە ئەوەیە کە ئەم دەستکەوتە بەرز و بەڕێزەی گەلی کورد لەناو ببات لە ڕۆژاوای کوردستان بەڵام ئەوەی کە ئاماژەی پێکرا ئەو دیوارە لە هەمان کاتدا دەکرێت بۆ چوونێکی ئاوا جێگای وەکو پێشتر ئێوەش باستان کرد جێگای گفتوگوۆیە بێگومان ئەو چەتانە چەند ڕۆژ لەوەی پێشیش چەند ڕۆژی ڕابردوو هێندێک دمەقاڵیان لە ناو چەکدارەکانی سەر بە تورکیە و سەربازانی تورکیە لە شتێکی ئەوها ڕوویدا کە ئێمە 6 میلیارد دلارمان تا ئێستا لێەوە مەصرف کردووە بۆچی ناچن بۆ شەڕ و ئەو دەرگانەی لە ناو دیوارەکاندا بین چاکی کردو دەرگاکانی بەسەردا داخست بوون کە گویا ئێوە دەبێت بڕۆن و گەڕانەوە نییە هەر بڕۆن داگیرکاری بکەن سیویلام قەتڵکەن ینی هەچی لە دەستان دێ وەحش و ترس بخەنە ناوگەل بەڵام ئەوان گوتویان ئێوە هەژماری قوربانیان با بڵێن ئەوان لەگۆڕ بەپێی ڕاگەاندنی خۆیان کوشتەکانی ئێوە ڕانەگەن خواردنمان وەکو یەک نییە پێداویستەکان بۆ یەکەوە وەکو یەک دابین ناکرێ ئیتر هەندێک کەموکۆڕی و کێشیان دەناو خۆیاندا ناکۆکیان لێ چاک بووە ئەوە هەر دەچێت و قوڵتریش دەبێتەوە ئەمە لایەک دووش نوێکردنەوەی لۆزان بوو کە جارێکی دیکە ئەی گەلی کورد من لێرە دەتوانم جارێکی دیکە سنوورە دەستکردەکان نەوەکو زیندووکەمەوە بە فەرمی دیوار بکێشم و سێش ئەو شتێک کە لە کۆبانی ڕوویدا گەل لە باکووری کوردستانەوە وە سەر هەڵدان ئاسا و دەریا ئاسا خۆرۆشان بەرەو ڕۆژاوای کوردستان و سنوورە دەستکردەکان لە ناوبرد بۆ پێشگیری لەوانە کە وەکو چەندە ئێمە ئەزوون وەرەگرین لە بەرخۆدان بەرامبەر دیکتاتۆریەت دیکتاتۆریش بەرخۆدانی ئێمە دەبینێت و بێگومانەوەی جەزمونی وەرگتووە کە ئەم دیوارە دابنی بۆی کە گەلی باکوور نەتوان پشتیوانی زۆر باشە بەڕێزارگەشت بەڕێز مەلا عەبدوڵڵا کەلاریمان لە کەلارەوە لەگەڵدایە با گفتوگویەکیش لەگەڵ بەڕێزیاندا بکەن بەڕێز مەلا عەبدوڵڵا کەلاری وتاربێژی مزگەوتی حەزرەتی ئیبراهیم لە گەڕەکی ئازادی کەلار ئەگەر گوێت لە دەنگی ئێمە کاتت باش هەموو کاتێکی باش شەوتان شاد لە خزمەتتانە خزمەت لە ئێمە مامۆستا بەڕێزت هەڵوێستێت سەبارەت بە ئافرین و هێرشەکانی ڕژێمی تورکیا چییە چ پەیامێکیشت هەیە بۆ موسڵمانانی کوردستان بە تایبەتی و گشتیش موسڵمانانی ناوچەکە و جیان
دەستخۆشیتان لێ دەکەم زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بەڕاستی دەبێ ئاشکرا بێ لای هەموو لایەک و لای جیهان کە ئەوەی کە تورکیا دەیکا هیچی کەم نییە لەوەی کە سەدام دەیکا. بەڵێ پەیوەندیەکەمان لەگەڵ مامۆستا مەلا عەبدوڵڵا برا هاوکارانم هەوڵ بدەن دووبارە پەیوەندی لەگەڵدا بکردنەوە تا پەیوەندیەکە گرێ بدرێتەوە. دەچینە لای مژارێکی دیکەویش ئەمڕۆ پەرلەمانی هەرێمی کوردستان دانیشتنی هەبووە لە بەشێکی دانیشتنەکە سەبارەت بێرشی سەربازی دەوڵەتی تورک بۆ سەر عەفرین ئەوێ ڕایەوەی کە شەرمەزاری کردووە چەند بڕیار و ڕاستپاردی و پێشنیارێکیشی هەیە. ئەمڕۆ لە شاری هەولێری باشووری کوردستان دانیشتنی ئاسایی ژمارەی 5 ئەمساڵی پارلەمانی هەرێمی کوردستان سەبارەت بە هێرشی داگیرکاری دەوڵەتی تورکیا بۆ سەر کانتۆنی ئەفرینی ڕۆژاوای کوردستان بەڕێوەچوو پارلەمانەکە هەڵویستی فەرمی گەلی باشووری کوردستانی بەم شێوەیە بۆ ڕایگشتی ڕاگەیاند. یەکەم هێرشە سەربازەکانی دەوڵەتی تورکیا شەرمەزار و ئیدانە دەکەین بۆ سەر شاری ئەفرین لە ڕۆژاوای کوردستان. دووهەم داوا لە نەتەوە یەکگرتوەکان و کۆمەڵە نێودەوڵەتیەکان دەکەین بە خێرایی بێنە سەرخەت بە مەبەستی ڕاگررتنی هێرشە ناڕەواکانی تورکیا بۆ سەر کانتۆنی ئەفرین. سێهەم پێویستە دەوڵەتی تورکیا ڕێز لە بنەماکانی یاسای نێودەوڵەتی و دراوسێتی بگرێت و داواش دەکەین دەست بەجێ هێرش و پەلامارەکانی ڕابگرێت. چوارم داوا لە ڕێکخراوە مرۆڤی و نێودەوڵەتیەکان و لایەنە کۆمەک بەخشەکان دەکەین کە بەهانای خەڵکی مەدەنی شاری ئەفرینەوە بچن و پێداویستێ سەرەتایەکان و هاوکاری سەرەتاییان پێشکەش بکەن. پێنجەم بەرگری ڕەوای قارەمانانەی ژنان و پیاوانی خەڵکی خۆراگری ڕۆژاوای کوردستان و کانتۆنی ئەفرین بەرز دەنرخێنین و بە هێوای سەرکەوتنیان هەموو جۆرە پشتیوانیەکیان لێرەوە پێڕادەگەێنین. پەرلەمانی هەریم ڕایگەیاندووە هەروەها ئەو پێشنیارانەش دەخەینە ڕوو. یەک سنووری نێوان هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان دەبێت کراوە بێ بۆ گەیاندنی هاوکاری و کۆمەکی پێویست لە ڕووی تەندروستی مرۆڤەوە بۆ خەڵکی لێخەوماوی کانتۆنی ئەفرین بە تایبەتی و ڕۆژاوا بەگشتی. دوو پێویستە هێز و لایەنەکانی ڕۆژاوای کوردستان بە لەبەرچاوگرتنی مەترسیەکانی سەر ئەزمموی ڕۆژاوا ناکۆکیەکانیان بەلاوە بنێن و لە ڕێگای دیالۆگ و گفتگۆ و یەکتر قبولکردن یەکریزی نەتەوەی دروست بکەن و دەستکەوتەکانیان بپارێزن. سێ بەستنی کۆنگرەی نەتەوەی کوردستان لەم قۆناغە پێویستێکی زۆر گرینگە و بۆ ڕاپەڕاندنی ئەرکی خاو بەشی نیشتیمانیمان پێویستە بەرژەوەندی باڵای گەلی کوردستان بە کردار بخرێتە سەرەوەی بەرژەوەندیە ئایدۆلۆژیا و حیزبی و سیاسیەکان. لە کۆتاییدا بە ناوی پارلەمانی کوردستان سوپاس و ستایشی هەڵوێستی بوێرانەی جەماوەری گەلی کوردستان لە باشوور و ڕەوەندی کوردستانی لە وڵاتی دەرەوە دەکەین لە پشتیوانی شاری ئەفرین و خەڵکی قارەمانی ڕۆژاوە. هیوا دەخوازین ناڕزایی و چالاکی و خۆپێشاندانەکان بۆ کۆتایی هێنان بە هێرش و پەلاماری ئەرتشی داگیرکەری تورک بەردەوامیان هەبێت. ئەزمموی ڕابردوو بۆ هەموو لایەکی سەلماندووە کێشە و ناکۆکیەکانی نێوانمان بەهێز چارەسەر نابن بەڵکو بە پێچەوانەوە بە گفتوگۆی ئاشتیانە کلیلی چارەسەری هەموو کێشەکان لە دەستماندا دەبێت. لە کۆتاییدا سەرکەوتن بۆ ئیرادەی گەلەکەمان لە ڕۆژاوای کوردستان دەخوازین. سڵاو و ستایش بۆ گیانی پاکی شەهیدانی کورد و کوردستان دەنێرین. دەچینەوە خزمەتی بەڕێز مامۆستا عەبدوڵڵا کەلاری لە کەلارەوە. مامۆستا ئەگەر ئێستا گوێت لە منە فەرمونون لەکوێ پەیوەندیەکە بڕا دەست پێ بکەنەوە. دەستخۆشتان لێ دەکەم بۆ ئەو دەرفەتە. بەڕاستی پەیامی من وەکو مامۆستایەکی ئاینی و تێکڕا هاوکاران بەو پێی کە زیاتر لە 30 ساڵە ئێمە لەگەڵ پەیامی ئاشتی ئیسلامە دەژین لای هەمووان دەبێ ڕوون بێ ئەوەی کە تورکیا دەیکا و ئەردوگان دەیکا هیچ جیاوازیەک وەکەمی نییە لەوەی کە سەدام کردی. چکە لە ئاینی پیرۆزی ئیسلامە زوڵم هەر زوڵمە وخوای گەورە ڕوو دەکاتە هەموو ئینسانەکان دەفەرمێ یا ئەیها الناس ئنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. ئەی خەڵکینە ئێوەمان لە پیا و ژنێک دروست کردووە ئێوەمان گەڕاندۆ بە چەند هۆزێک و چەند زمان و جیاوازی ڕنگ و بیر و بۆچوونەکان ئەمما بۆ ئەوەیە کە ئێوە یەکتر بناسن و پێکەوە بژین. ئەو سیستەمە گەورەی کە تورکیا دەیکا لە ئەو پارچە لاشەی ئێمە کە عەفرینە و کوردستانی ڕۆژاوایە
بەڕاستی سیستەمێکی زۆر زۆر گەورەیە و زوڵمێکی زۆر زۆر خراپە و ئێمە دوو جار ئیدارەی دەکەین چونکە بەڕاستی ئەردۆغان من گوێم لێ بوو زۆرم بەداوە سەیرە کەسێکی ئاوا خۆی بە سیاسی بزانێ و ئەندام بێ لە ناتۆ بڵێ من لەبەر ئەوەی ناوم ناوە عملیاتی زەیتون لەبەرەوە لە قورئانە وەتینی وە زەیتون هاتووە یعنی زۆر زۆر شەرمەزاریە کەسێکی سیاسی قسەی ئاوا بکە ئەوجا ئەمانە لە دێر زەمانەوە ئەوە 100 ساڵە هەموو کارەکان دەهێنن بەسەر میلەتی ئێمە بەرگێکی ئاینی بەبراکەن بۆی خۆڵ بکەنە چاوی ئەو خەڵکە وا بزانن کە ئەمە ئیسلام خاوەندارەتیەکە بۆیە ئەمە لەلایەنی مامۆستایانی گەرمیانەوە ئێمە پێرێژ ڕێپێوانێکی بەرفراوانمان هەبوو هەموو مامۆستایان بە هەموو ڕەنگەکانەوە بەشداریمان کرد ئیدانەی ئەو کارە و ئەو کارە ساتە پڕ لە سیستەمەی ئەردۆغانمان کرد کە ئەوجا لە یاسای نێودەوڵەتی ئەو باکوور داگیر کراوە ئەوجا ئەو دیوارێکی دروست کردووە لە نێوان باکوور و ڕۆژ ئاوادا ئەوجا تۆ بێی سنووری وڵاتێکی تر بشکێنی ئەمانە هەمووی جگە لە ئاینی ئیسلام سیستەمێکی زۆر زۆر گەورەیە لە یاسای نێودەوڵەتیشە ئەمە کارێکی ناڕەوا و نابەجێیە بۆیە ئیسلام بەم کارە ڕازی نییە و مسلمانانی جیهان بەداخی زۆر زۆر گرانەوە دراوسەکانی ئێمە شعاری ئیسلامیان هەڵگرتووە سەرکردەکانی وڵاتە ئیسلامیەکان بەڕاستی هەر بە ئیسلامەوە نان دەخۆن و پاروی چەور دەخۆن ئەگینا ئەمانە نە دراوسێتی دەزانن نە برایەتی دەزانن نە ئاشتی دەزانن یعنی کێشەکانی ئێمە کێشەی ئیسلام نییە کێشەی ئاین نییە کێشەی نەتەوایەتیە ئەمانە ئێمە ئەسرنەوە ئەمانە نایانەوێ ئێمە وجودمان هەبێ یعنی ئەمانە بەڕاستی بیرکردنەوەکانیان بیرکردنەوەیەکی زۆر زۆر فاشیست و زۆر زۆر خراپ و زۆر نابەجێیە بۆیە ئەو کارەی دەکرێت لە عەفریندا هیچ کەمی نییە لەوەی کە کرا لە هەڵەبجەدا و ئەوەی کرا لە ئەمثالی گەرمیاندا ئەمە شارێکی دیکە بە بەرچاوی عالەمەوە بە بەرچاوی جیهانەوە کە ئەندامێک لە ناتۆ و ئەندامە لە ئومەم المتحیدە ئەوە نزیکەی 10 ڕۆژە تۆ بارانی خەڵکێکی سبیل لە ماڵی خۆیان لە جێگەی خۆیدا ئەمە کارێکی زۆر زۆر ستەمە و زۆر زۆر بەداخی گرانەوە جیهانیش تا حدێک لی بێدەنگە و ئێمە وەکو موسڵمان وەکو مامۆستایانی ئاینی تێکرا مامۆستایانی کوردستان کە من خۆم ئەندامم لە یەکێتی زانایان و ئیدانەی دەکەین و شەرمەزاری دەکەین بەڕاست بەڵێ باشە بەڕێز مامۆستامە لە عەبدوڵڵا کەلاری زۆر زۆر سپاسە دەکەین کە لە کەلاری گەرمیان و لەگەڵماندا بەشدار بووی سپاس بۆ ڕێستەکانت کاتێک خۆش بۆ بەڕێستە تا چەندە تاوڕای لەگەڵ قسەکانی مامۆستا کە ڕژێمی ئاکەپە ئاین دەکاتە وەسیلە بۆی کە پۆششێک یا ڕووپۆشێک یا چەترێک بەسەر ئەم کارە قێزەونەیدا بدە ڕاستە یعنی مەسەڵەن ئێمە ئەمە ئەکرێ فعلەن هەر قسەیەک نییە چکە ئێمە بە فعلی بینیمان مەسەڵەن لە ئەوە بوو کە با بڵین کەسانی سیاسی ئاینی دەوڵەتی ئاکەپە هێنابوونی کەوا مەسەڵەن لێدوانیان ئەیە لە مزگەوتەکانە پەیوەندیان لەگەڵ وڵاتانی دراوسەیە لە ڕێی دینەوانێ با بڵین کەسانی سیاسی دینی هاتوون دینەکەیان پەردەپۆش کردووە یعنی بە ناوی دینەوانێ چکە عادەتەن لە ڕاستیە لە زۆر لە مێژووەوانێ یعنی ئەگەر بتەوێ شکستێک یاخود بتەوێ شەرعیەت بە ناشەرعیەتێکی خۆت بیت یەک سیاسیەکان سیاسی یەک دینی تێکەڵەکات یعنی ئەمڕۆ ئەردۆغان ئەو تەجروبەی دووبارە کردەوانێ ئەو تا بینیشمان بە فعلی بینیمان مەسەڵەن لە مزگەوتەکانە لێدوانیرە حتا کەسانێکیش هەبوون بەداخەوانێ ئەوانەی کە ساڵانێکە نۆکەری بۆ ئەردۆغان ئەکەن و ینی ئەمە بەحساب بزوتنەوەی زانایی جیهان بە ناوی بزوتنەوەیکی زانایی جیهانی هاتووە کەوتونەتە ژێر کاریگەریەوانی زۆر مەلای واشمانن وەکو مەلا
ئەو مەلا بەڕێزە مەلا عەبدوڵڵا لە بالضبط ئێمە ناکەونە ژێرەوە کاریگەری بەڵام ببوورە قسەکەت پێ دەبڕم بەڕێز سالار مەحموود پەرلەمانتاری هەرێمی کوردستانمان لەگەڵدایە کاک سالار ئەم کاتت باش بەڕێزت تا چەندە ڕازید لەوەی ئەمڕۆ لە پەرلەمانی هەرێمی کوردستان بۆ عەفرین ڕاتەنگیان بەڵێ سڵاتان لێبێ لە ڕاستیدا ڕاستە لە ڕووی کاتەوە درەنگ وەخت کە پەرلەمانی کوردستان و خەڵکی عەفرین و شەروانان خۆیان مەترسی خۆیان لەسەر خۆیان تێپەڕاندووە تا ئاستێکی باش بەڵام بۆ مێژوو ئەتوانم بڵێم ئەمڕۆ پەرلەمانی کوردستان زۆر ڕاشکاوانە هەڵوێستێکی دوێرانەی گەلی باشووری کوردستانی سەبارەت بە بارودۆخی نەخوازراو لە عەفرین پێشکەش کرد یەکێک لەو خاڵانەی کە بەلای ئێمە زۆر گرنگە پەرلەمانی کوردستان ئیقراری کرد کە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی داگیرکەرەوە ئەو هێرش و پەلامانانەی بۆ ڕۆژاوای کوردستان دەیدا محکوم و شەرمەزار کرد و دەوڵەتی تورکیای بە دەوڵەتی داگیرکاری وەسف کردووە و پەرلەمانی باشووری کوردستان بە ڕاشکاوی دەستخۆشی لە بەرگری لە خەڵکی عەفرین و بەرگری لە ڕۆژاوای کوردستان کردووە و بە بەنگێکی بڵند داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکە خۆ پیشاندان و چالاکی و ناڕەزایەتیەکانیان لە هەموو ئاستەکاندا بەردەوام بێ بۆ فشاری زیاتر لەسەر دەوڵەتی داگیرکەری تورکیا و کۆمەڵێک خاڵی گرنگی بەڵێ ئەڵبەتە ئێمە خاڵەکانمان هەموو لەم بەرنامەدا دا ینی ئاماژەمان پێدا بە وەکو خۆی بڵاومان کردەوە بەڵام هۆکار چی بوو هەندێک لایەن هەتا پەرلەمانتارە هاوڕەکانی خۆشتان لە دەرەوە لێدوانیاندا ینی بەکەم و کورتیان زانی کە هێشتا باشتر دەتوانرا شتێک بۆ عەفرین بکرێ پێتان وایە هۆکاری ئەمانە چی بوو؟ خۆی لە ڕاستیدا کاک هەندرێن دڵ ڕاوکەیەکە بوو کە پەرلەمان هەر شتێکی ڕووکەشی تێپەڕێنێ و ڕیعایەتی زۆر ئەملا ئەولا بکە بەڵام بەڕاستی من بۆ مێژوو ئێڵێم کاتێک ئێمە ئەو لیژنەی دەستنیشان کراین بۆ نووسینەوەی هەڵوێستی فەرمی پەرلەمانی کوردستان کە دوای ئەوەی کە جەلسەکە تەواو کرا ئێمە زۆر بە ڕاشکاوی وتمانیان دەبێ شتێکی گونجاو بنووسین یا ئیتر ئەمە پێویستی نەدەکرد هەر لەو ڕۆژەوە ئێمە بۆ یەکەم جارە پەرلەمانی کوردستان بە ڕاشکاوی داوا ئەکا کۆنگرەی نەتەوەی ببەسترێ و ئێمە هەوڵەکان بە کردداری بۆ یەک ڕێزی نەتەوەی دەستنیشانکەین وە قسەمان لەسەر ئەوە کرد کە دەبێ سنووری ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان بکرێتەوە بۆ هاوکاریەکان و ئەو مەسەلە سیاسی و ئایدۆلۆژیانە بەلاوە بنرێن ئەمە لە پەرلەمانی کوردستانداوە لە هەڵوێستی فەرمی پەرلەمانی کوردستاندا ئاماژەی تێکراوە داوا لە کۆمەلگای نێودەوڵەتیەکە پشتیوانی ئەزمموی ڕۆژاوای کوردستان بێوە تاکیدکردنەوەیە لەو هەڵوێستانەی کە لە سەردەمی خۆیدا لە پەرلەمانی کوردستان بڕیاری بە فەرمی ناساندنی هەرێمی ڕۆژاوای کوردستانمان کردووە و بەرگری ڕەوا و قارەمانانەی ژنان و پیاوانی خەڵکی خۆگری ڕۆژاوا و کانتۆنی عەفرینمان بەرز خاندووە و هیوای سەرکەوتنمان بۆ خواستون هەموو ئەمانە هەڵوێستی ڕاشکا هەڵوێستی یەکلاکەرەوەن کە هیچ ڕیعایەتێکی دەوڵەتی داگیرکەری تورکیایانە من لەم خاڵەوە وە لەم سۆنگەیەوە دڵخۆشم بەوەی ئەزانم هێزە سیاسیەکان لە ئێستادا ئەگەر ئەم گوتارە ئەگەر ئەم خیتابە سەرەتایەک بێ بۆ پێکەوە کارکردن پێم وایە ئێمە قۆناغێکمان دەست پێ کردووە کە لەم قۆناغەوە ئێمە دەبێ هەوڵ بدەین دەوڵەتی داگیرکەری تورک لە باشووری کوردستانیش دەکەین چونکە داگیرکەری تورک وە سوپای داگیرکەری تورک لە باشووری کوردستان زیاترە تاوەکو لە ڕۆژاوای کوردستان هەڕەشەکە لەوێەوە دەستی پێ کردووە بەڵام بە شوێنەیی و ناڕاستەوخۆ و بەڕانەگەیەندا و بەشێک لە باشووری کوردستان چەندین مۆڵگە و سەربازگەی دەوڵەتی تورکیای لێەوە ئێمە لە پەرلەمانی کوردستان بڕیاری ژمارە 37 ساڵی 2003مان هەیە کە تایدا بەنەس هاتووە داواکە پێویستە سوپای تورکیا لە خاکی باشووری کوردستان بکرێتە دەرەوە بۆیە لە سوانگەی ئەم هەڵوێستنامەی فەرمی پەرلەمانی کوردستانەوە ئەو فراکسیۆنانەشی کە ئەمڕۆ نیگەران بوون ئەو پەرلەمانتارانشی کە هەندێک شتیان بەدڵنیا ئەتوانن ئەم دیکۆمنتە بکەنە دۆسەیەکی گرنگ ئێمە لێرەوە دەست پێ بکەین سوپای تورکیا لە خاکی باشووری کوردستان بەدەست لەسبەینەوە ئێمە پێویستەکە وەختێکی پەرلەمانی دروستکەین سەردانی کونسوڵخانە و نوێنەری وڵاتان کەین بڵێن فەرمون ئەمە هەڵوێستی فەرمی پەرلەمانی کوردستانە بە هەموو فراکسیۆنەکانەوە ئیدانە و شەرمەزاری هێرشی داگیرکەری دەوڵەتی تورکیاکەین بۆ سەر کانتۆنی ئەفرین و پشتیوانی شەڕوانان و گەلی ڕۆژئاوا دەکەین کە ئەمە هەڵوێستێکی لە ڕاستیە
باشە بەڕێز سالار مححمود پەرلەمانتاری هەرێمی کوردستان زۆر سپاسی بەڕێستان دەکەین سپاس بۆ بەشداریتان کاتێکی خۆش بۆ بەڕێستان سپاس بۆ هەموو لایەکان کاتێکی خۆش کاگارگەشت بێمە لای بەڕێزت یەکی دوو خولەکمان ماوە دوو خولەک بۆ بەڕێز و دوو خولەکیش بۆ خاتوڤیان لەم دوو خولەکە تەوێت چی بڵێ ئەگەر شتێکە دێ سەبارەت بە هەڵوێستی پەرلەمان یا ئەو مامۆستا بەڕێزە دوو مژار هەیە دیارە دەتوانین وەک خۆ هەرێکی خولەکێکی بۆ دانین یەک ئەوەی کە هەندێک دەنگۆ و باسی ئەوە دەکرا کە رووسیا پشتی کوردی بەردا نازام خیانەت کرا شتێکی ئاوە یاخۆت ئەمریکا بۆ بێدەنگە لەسەر ئەو مژارە دەمێ هەندێک ئەوە بڵم ڕۆژاوای کوردستان با بڵێن ئەزمونونەکانی ڕابردووی گەلی کوردن چون گەلی کوردی ژیرینە ئەو گەلی کوردی ڕابردوویە سەدەی ڕابردوویە وە کۆماری کوردستان پشتی لێبەرگیری یا شتێکی ئاوە لە هەمان کاتدا لە ڕۆژی دەستپێکەوە گەل وەکو بەڕێز ئارداڵ خەریریش ئاماژەی پێکرد ئەم گەلە لە باشووری لە ڕۆژاوای کوردستان پشتی بە پێکاتە و چین و تۆژەکەی خۆی گرێداوە هەر تەبگەری ئازادی کوردستانی لە سەرەتای دەستپێکەوە تا ئێستا پشتی خۆی داوە بە دووشت دەڵێ یەک پشتی خۆمانداوە بە گەلی خۆمان دووش پشتی خۆمانداوە بە چیاکانی کوردستان لەم بارەیەوە ئەردۆغان کاتێک داعشی چسا کرد با بڵێن کردی دەست خۆی بۆ کۆنتترۆلی ڕۆژهڵاتی ناوین بەتەما بوو ئیمپراتوریەتی عوسمانی لە ڕۆژهڵاتی ناوین زیندوو بکاتەوە تەنانەت ئەمریکاژی دی وەکو خەتەرێک دیتی سەرڕایەوە کە هاوپەیمانێکی استراتێژیکە دە ناوچەکەدا دە ڕۆژهڵاتی ناویندا وەکو ناتۆ بەڵامی تر دیتی زیادە و خوازی و پاوانە خوازەکانی زیاد لە حەدی تورکیا بەرەو ئەوە دەچێت کە هەموو ڕۆژهڵاتی ناوی دەبن چەتری ماسکی داعشدا بگرێت بەڵام کورد لەوێ توانی پۆزی داعش وەک دەڵێن بشکێنێت و ماسکی ڕاستەخینەی داعشی ڕاب ماڵێ بۆی کە پشت ماسکی داعش هەیە دیکتاتۆریەت و داگیرکەری ئەردۆغان هەیە لە هەمان کاتدا ئیتر ئێستا ڕەنگە هەندێک لایەن بڵێن ئیتر داعش نەماوە کەم بووە و هەناسەکانی ئاخری دەدا ئیتر کاری ئەمریکاش بە کورد نەماوە بۆیە ئێستا دەنگی لێ نایە کورد لە سەرەتاوە نە پشتی بە ئەمریکا بەستە بوو نە پشتی بە رووسیا بەستە بوو ێڕاشی گیان بۆ مەهێڵی سێمی هەموو کاتیش ئامادەکاریش بۆ هێرشانە کراوە ئەوە یەک مژار کە گەلی کورد سەرگەرمژاری دوم زۆر کورتکەیتەوە کاتم نەماوە لەسەر هەڵوێستی نەتەوێت دەمەوێت شتێکی زۆر گرنگی بێنمە سەر زمان وەکو ئەو بەڕێزەش ئاماژەی پێکرد لە وەک پارلەمانتارێکی هەرێمی کوردستانی باشووری کوردستان هیوادارین ئەوە بێتە سەرەتای بەستنی کۆنگرەی نەتەوەی بۆ هەر یەکێتی پێکەنانی یەکێتی نەتەوەی لە هەر چوار بەشی کوردستان یەکێتی ئاسکەری پێکەنان لەباری هێزی پاراستن دیپلۆماسیەکی هاوبەش و هەموو ئەمانە ئەمە نەکەوێتە خزمەتی هەندێک لایەن وەکو تاکتیکێک بۆ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بۆ دەنگی گەل و ناڕزایەتەکانی گەل هەندێکی دڵخۆش بکەن دەبێت گەلی کورد لە باشوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوە و لە باکووری کوردستان یەک دەنگ و یەکڕیت چاوکراوە بن و بە یەکێتی نەتەوەیی بتوانن ئەم قۆناغەش دەرباسکەن کە فیناڵە سەرکەوتن هەری گەلی کورد باشە زۆر سپاس خات و ڤیان بەڕێزت وابزانام تێکستێکت لەبەردەستە چی و تێکستە ڕاستەکەی من طبعاً فعلا تێکستێکە ئەمەوێ لە ئیرادە و هێز و توانە و ئازایەتی ئاڤێستا خاپوورەوانێ باز لە هەر تاکێکی ئەفرین بکەم کە بەم شێوەی و بەم ئیرادە پۆڵایی نەوانێ ئەتوانین بڵین ئەفرین ناکەوێت لێرەوانەی لەم تێکستەوانێت طبعاً بۆ ئاڤێستا نووسیوە حەزەکەم بیخوێنمەوانێ ئاڤێستا خاپوور ڕۆژ لە شەوی تارە ئەو ڕێگایی پێیدا ڕۆشتی بەرزایی و لووتکەی نەمری بوو میلی خوێنبەرت دەرهێنا تا ڕێگاکەت لێون نەبێت سرد نایە سەر سنگی تۆڵە و ئۆقیانوسی هیوات هەڵگیرسان باران شوێن پێکانتی گرتەوە باش درەختەکانی ششتەوە گەڵاکان بوونە باڵندە و حەسرەتی دارزەی توونەکانی ئەفرینمان بینی زۆر سپاسە دەکەین خاتوڤیان کەمال هەم شاعری ژێستەتوانم بڵێم هونەرمەند لەگەڵەوەشی کە چالاکی سیاسیشی سپاسە دەکەم کە لێرە ئامادە بوویت بەڕێز ئارگەژارین چالاگوانی سیاسی سپاس بۆ بەڕێزت کە لێرە لەگەڵماندا بەشدار بووی سپاس بۆ نرخاندنەکانتان بەڵێ بینەرانی بەڕێز زۆر سپاسی سالار مححمود پەرلەمانتاری هەرێمی کوردستان و هەروە مەلا عەبدوڵڵا کەلاری دەکەین کە ئەوانیش لە باشووری کوردستان و لەگەڵماندا بەشدار بوون زۆر سپاس بۆی بەڕێزیش کە تام ساتە لەگەڵماندا بوون کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک ئەفرین سەر دەکەوێت.